ویستی جانی براکەی ڕزگار بکات کەچی خۆی جانی لەدەستدا. ئەمە چیرۆکی ئاڤێستا یوسف، ئەو کچە تەمەن 27 ساڵەیە کە پیشەی مامۆستا بووە و دوێنێ لە ڕووباری تەنکاتور لە مێرگە سۆر خنکە. ڕووداوی خنکانی ئاڤێستا ئەوەندە تراژیدیە مرۆڤ لەگەڵ بیستنی دەتاسێت و توانای وەستان لەسەر پێی نامێنێت. چونکە ئەم کچە گەنجە لە کاتی وێنەگرتنی براکەی لەسەر بەردێکی ڕووباری تەنکاتور دیمەنی کەوتنی براکەی بۆ ناو ڕووبارەکە دەبینێت و بۆ ڕزگارکردنی جانی براکەی دەچێتە نێو ئاوەکە. شەپۆل و بەهێزی ئاوەکە دەبێتە هۆی ئەوەی مەرگ ئاڤێستا لە باوەش بکات و دیمەنی خنکانی ببێتە دوایین دیداری ئاڤێستا لەگەڵ کەس و کارەکەی و برایەکەی ڕزگاری دەبێت. بلاش جدك انا والله نقل مصر الله هوار اخويا الله هوار اخويا اسمع نكدد انا دیمەنەکانی گریان و ناڵەی باوکی ئاڤێستا ئەوەندە لە قوڵایی دڵێکی بریندار دێنە دەرەوە هەرزوو ڤیدیۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی پڕ کرد. کاتێک بە گریانەوە دەستی بۆ بارەگای پەروەردگار بەرز کردووەتەوە و دەڵێت خوایە ئاڤێستام بدەیتەوە. تیمەکانی بەرگری شارستانی سۆران ماوەی 2 ڕۆژە لە ڕێگەی کۆپتەر و تیمەکانی غەواسی لە ئاسمان و زەویدا بە دوای تەرمی ئاڤێستا دەگەڕێن، بەڵام تاوەکو ئێستا نەیانتوانیوە بیدۆزنەوە.